سێدارەدانی 4 ئەفسەرەکە زۆر کاریگەریان لەسەرت هەبووە کوتافەکانتان قەومی بووە بۆچی نەبوویتە پارتی بۆچی بوویتە شهید بوونی قازی محەممەد کوبای کوردستانەما و دوای ئەوەش پیرەمێر لە نەورۆزی 47دا فتوایەکی دەکرد دەڵێ ئێمە بە هیچ جۆرێک نابێت نەورۆز بکرێ چونکە ئەو ماتەمەمان هەیە تاغ دەکرد شعرێکی دانابوو ئەمڕۆ ڕۆژی ماتەمە عالم دەری پڕ لەغەمە ڕووی ئاسمان هەور و تەمە بۆ جان مەرگانی وەتەن بەم سوودەوە هەتاکوتە قەبرانی مەڕۆشتێت مامۆستا برایان ئەحمەد قیادی مزارەکەیە کردوەتی مستەفا ساڵح کەریم ئەدیب و ڕۆژنامەنووس و سیاسی لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا باز لە وێزگە سیاسی و ئەدەبی و ڕۆژنامەوانیەکانی خۆی و بارودۆخی بزوتنەوەی ڕووناکبیری و سیاسی کورد دەکات لە 60 و 70 وەشتاکانی سەدەی ڕابردوودا کە ژیرەیت ئەوترێت لە زیندان پرۆفسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ و دکتۆر کەمال فؤاد و کەریم ئەحمەدیش هاوزیندانە بن لەگەڵتە حیزبی شیوعی زیاتر نفوذی دوات لە کوردستان هەبوو و زیاتر گەشەی کردبوو بەڵام پارتی بە تایبەتی دوای گەڕانەوەی مەلا مستەفا وەکو ڕەمزێکی گەورە ئەوە زۆرتر زخمێکی گەورەیە بە پارتیکە بەهێزی کردن ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 8:05